سەرباری بوونی یاسای بەدەستهێنانی زانیاری کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە، بەڵام تاوەکو ئێستا یاساکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە و شاردنەوەی دۆسیەکان و بەرتەسکردنەوەی کاری ڕۆژنامەوانی شوێنی گرتوتەوە. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن ئەو دۆخەی لە کوردستان بۆ ڕۆژنامەوانان دروستکراوە پێشێلکاریە بەرامبەریان بەوەی بەردەوام گرفت بۆ ڕووماڵی چاڵەکیەکانیان دروست دەکرێت و بە ئاسانی دەستیان بە زانیاری ناگات. تەنانەت لە پێدانی زانیاریشدا جیاکاری لە نێوان ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن دەکرێت. بە تۆمەتی ئەوەی کە ئێمە ئەمنی قەومی دەشێوێنین یان بە تۆمەتی ئەوەی کە کەش و هەوای ئەمنی ئەو وڵاتە تێگەدەین زانیاری نادرێتن ئەوە زۆر خراپە و دۆخشتر ئەوەیە کە تۆ لێرانە تووشی هەواڵی فەیک نووس دەبین ڕۆژنامەنووس هەواڵی چاوەشەکاری تۆ کاتێک زانیاری پێ نادەی ناچار نازانین زانیاری لێچێ بەزگا هەم زانیاری بە هاوڵاتیان ناگە هەم ڕۆژنامەنووس بەدەستی ناگە وتەبێژەکان ئەو جیاکارە دەکەن وەزارەتەکان ئەو جیاکار دەکەن من تێ ناکەم لە حکومەتێریم پۆستەکەی بنای وتەبێژ وەڵام وتەبێژ قسە ناکە یعنی هەر زۆر سەیرە عکس المعانیە معناکەیە وتەبێژە وەڵام قسە ناکە زۆر لەو کەناڵانە ڕاگەاندن ڕێگریان لێ ئەکرێ پێشەرکاریان بەرامبەر ئەکرێ و لەلایەن هەندێک دام و دەستگای حکومیەوە زۆر بە ئەشکرایی ئەڵێن فڵانە دام و دەستگای ئەعلامی نابێت یعنی بابەتەکانی ئێمە بڵاو کاتەوە خۆی بەڕاستیەمان هەمووی پێشەرکارین و ئەتوانم بڵێم بە جۆرێ لە جۆرەکان پێچەوانی یاسای کاری ڕۆژنامەگەریە مافی زەنانی زانیاری وەکو ئۆکسیجینێک وایە بۆ مافی ئازادی ڕادەربڕین و بۆ پەرەبێدانی دیموکراسی. سکرتێری لێژنەی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕایدەگەێنێت پێویست بوو لەگەڵ دەرچوونی یاسای ژمارە 35 ئازادی ڕۆژنامەگەری یاسای بەدەستهێنانی زانیاری کارە بوایە تاوەکو ئەو بۆشایە یاساییە نەبوایە کە ڕۆژنامەنووسان تووشی گرفت دەکات. میدیاکانمان میدیای نیشتمانی نین و ململانە سیاسیەکان هەیە و میدیاکان بەشێکی زۆریان سەر بە پارتە سیاسیەکانن بەشێکیان سەر بە پارتە ئۆپۆزیسیۆنەکان یەکێ لە هۆکارەکانەوە بەداخەوە هەندێک لە ڕاگەیانەکان ماڵەی تەندروست ناکەن یەکی گرفتی تریژەوە هەیە تاوەکو ئێستا بە تەواوەتی سەرچاوەکانی هەواڵ کراوە نیە لە بەردەمیە بۆ کۆڵم بەشێکی وابەستەی بارودۆخە ململانە سیاسیەکە و ژینگە سیاسیەکە و ژینگە میدیایەکەشە. لەگەڵ ئەوەی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013 مافی دەستخستنی زانیاری بە یاسا ڕێخستووە بەڵام بەهۆی ئەو ژینگە سیاسیەی حکوومەت و حزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان هێناویانەتە ئارا بووەتە هۆی ئەوەی سەرچاوەکانی هەواڵ کراوە نەبن لە بەردەم ڕۆژنامەنووسان و دەستیان بە تەواوی زانیاریەکانی تایبەت بە پیشەی ڕۆژنامەوانی نەگات. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.